ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کولتور ئێوارەیەکی سینەمایی تایبەت لەگەڵ بەرهەمەکانی هونەرمەند کەریمۆ غەفور ساز دەکات و سێ کورتە فیلمی ئەم سینەماکارەش نمایشەکرێت. هاوکات نووسەر و وەرجێڕ ئاواد ئەحمەد شرۆڤە و خوێندنەوە بۆ بەرهەمەکانەکان زۆر باشە. هاوکارم لەوبارەیەوە ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێ بە زانیاریەکان لای تۆیە فەرموو. سپاس ئاکام ئەم کاتتان باش. ئاکام وەک تۆ ئاماژە و پێکرد ئینستیتوتی داکۆ بۆ گەشەپێدانی هونەر ئەمڕۆ لە هۆڵی سینەما سالم لە شاری سلێمانی ئێوارەیەکی هونەری سینەمایی بۆ هونەرمەند کەریمۆ غەفور ڕێک دەخات. دیارە لەگەڵ نمایشکردنی سێ کورتە فیلمی ئەم سینەماکارە خوێندنەوەیەکیش بۆ بەرهەموو نووسینەکانی ئەم هونەرمەندە دەکرێت. دیارە بەڕێز کاکەریمۆک لەگەڵمان ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم ئێوارە سینەمایی و پڕهونەریە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. کاکەریمۆک ئەم کاتت باش، زۆر سپاس دەکەم. با سەرەتا لە ئینستیتوتی داکۆ دەست پێ بکەین. ئەم دەست پێشخەریەی ئینستیتوتی داکۆ کە بۆ گەشەپێدانی هونەر و کولتورە و بەتایبەت بە بواری سینەماکە ئەمڕۆ بەڕێستان سێ کورتە فیلمیش نمایش ئەکەن و لەگەڵەوە خوێندنەوەیەک بۆ بەرهەموو نووسینەکانی بەڕێستانەکرێت. ئەم دەست پێشخەری بەڕێزیان چۆن هەڵەسەنگێنن وەک سینەماکاری؟ بەدڵنیاییەوە داکۆ کە مێژووی دروستبوونی زۆر نییە و ناونیشانێکی گرنگی هەڵگرتووە هونەر و کولتور و لە ژێر چەتری ئەو ناونیشانە کۆمەڵێک پرۆژە و چالاکی جۆر بە جۆری هونەری ڕۆشنبیری ئەنجامەدەن و ئەم چالاکیش کاتێک کە من ڕووم لێنان و پێشنیاری ئەوم بۆ کردن زۆر بە سنگێکی فراوان و بەبێ دوو دڵی و بەبێ هیچ مەرجێک هاتنە پێشەوە و من لێرەوە سوپاسیان ئەەکەم. هیوادارم کە بەڕاستی داکۆ ببێتە ناوەندێک بۆ گەشەی کللتوری لەم شارە و لە کوردستان. دیارە لە ئێوارە کۆڕەکەی ئەمڕۆدا خودت لەم ئێوارەیەدا بە تەنها نمایشی سێ کورتە فیلمی بەڕێستان نییە، بەڵکو خوێندنەوەیەکیش بۆ نووسینەکان و بەرهەمەکانی بەڕێستانەکرێ. بەڕای بەڕێستان لە دنیای تۆدا سنووری نێوان نووسینی پەڕەی کتێبێک و هەروەها وێنەی جوڵاوی سەر شاشە لەکوێدا یەکتر دەبڕن، هەروەها کامیان سەرەتایە بۆ ئەوی تریان؟ بەڵێ باشترە بڵێن نووسین کە زمانی وشەیە یان وشە ئامرازی نووسینە و وێنەش ئامرازی سینەمایە، لە جیاتی بڵێن لەکوێ یەکتر تەواوکەن. لە ڕاستیدا تەواوکەری یەکترن، یعنی نووسین دنیای نووسین بە هەموو ژانرە ئەدەبیەکانەوە پاڵپشتێکی زۆر گرنگی سینەما بووە و سینەما هەر لە سەرەتای پەیدا بوونیەوە ینی ئەدەبیات بەگشتی سەپۆرتی ئەم لایەنە گرنگی هونەری حوتەمی کردووە و بە ئێستاشەوە یانیاگە سیر بکەین لە مێژوودا سەدان ڕۆمانی ئازبەرز سەدان شاکاری ئەدەبی جوان لە نێو سینەمادا ڕەنجیان داوەتەوە و منیش لەبەرەوەی کە بە نووسین ڕاستی هاتمە ناوکایی کللتوری ئێستاش هەردوو کایەکە هەم ئیشی فلمسازی و هەم توێژینەوە و نووسین بێکەوە هاشان ئیشتیاکە. خۆش بێ ئەو بەرهەمانی کە ئەمڕۆ لێرە یاخود ئەو فیلمانی کە ئەمڕۆ لێرە نمایش دەکرێن کام فیلمانان کاکەریمۆک بە ڕێزیشتان هەروەک ئەوەی کە جگە لە کاری سینەماکاری و دەرهێنەر بەرهەمی نووسینیشتان زۆرە و لە بواری جینۆسایدا. پێمان خۆشە باسێکیشمان لەو بەرهەمانش بۆ بکەی کام پێشکەشەکرێن. بەڵێ سپاس دەکەم. یەکەمین شت ئەوەیە کە من لە کۆ هەموو ئەو شۆرت فیلمانەی کە لە ساڵانی ڕابردوو دروستم کردوون و 12 شۆرت فیلمەیە ئەم سێ کورتە فیلمم هەڵبژارد لەبەر ئەوەی دیدگا و جیهانبینیەکان لێک نزیکە، ستایلی و فۆرمی جێڕانەوەکانیان تەقریبەن لێک نزیکە، هەروەها بۆی کە زۆریش نەبووی بتانی کە گفتوگویەکی باش ئەنجام بدەین چکە بەشێکی ئەوەی کە کاگاوات لەگەڵ کاگرامیار خوێندنەوە بۆ فیلمەکانەکەن و دواتریش گفتوگۆی ئامادەبوانی شەر دێتە پێشەوە. سەبارەت بەوەی کە جینۆساید بەڵێ من ماسەرنامەکەم لەسەر جینۆسایدە و چەند جارێکش قسەمان کردووە، دواتر ماسەرنامەکەشم هەر بە ناوی سینەما جینۆساید چاپ کرد و بڵاو کرایەوە. ئەم سینەما و جینۆساید ئێستا تەقریبەن وەکو خەمێکی سەرەکی منی لێ هاتووە کە چۆن دوو ژانەری گرنگ دوو بابەتی هەرە گرنگی ناو مێژووی مرۆڤایەتی، هەم جینۆساید کە لووتکەی قڕان و لووتکەی لەناوبردننی مرۆڤ و لووتکەی بێڕێزیە بەرامبەر مرۆڤ، سینەماش ئەگەر والێک دێنەوە کە لووتکەی جوانی و هونەرێکی باڵا و بەهێزە، ئەم دوانە بەڕاستی ئەتوانن ینی ئەوە بن، ینی سینەما ئەتوانێت کاریگەرێکی زۆر لەسەر جینۆساید دانێت. جینۆسایدی گەلی کورد لە ڕێی سینەماوە ئامرازێکی زۆر گرنگە بتوانین بە دنیای بگەین و بڕۆینە دەرەوە. هەمیشە
سینەمای کوردی بە کەمی بوجا بڵێن دەناڵێنە بەهۆی کەمی بوجا هەروەها ژێرخانی بەرهەمهێنان دەناڵێنە ئەو ئاستەنگیانە ڕۆیان لە بەڕێزت کردووە یاخود ئەو ئاستەنگیانە چۆنن لە لای بەڕێز هەموو تاکەشی ئەم کۆمەڵگای ئێمە بەدەر نییە لەو قەیران و ئاستەنگانەی کە هەیە بە تایبەتی قەیرانە ئابوووریەکان ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیاندا دەنێت و هونەریش دابڕاونیە لە کۆی کۆمەلگا و هونەرمەندیش تاکێکی ناو کۆمەلگا هەیە منیش وەکو هەر کەسێکی تر موچە خۆرم هەر کەسێکی تر ژیانم لەسەر موچەکەمە ئەمە هەموو واکە کە بەڵێ هونەرمەندیش دابڕاو نییە بەداخەوە مەسلەی سەپۆرتکردنی سینەما لە کوردستان ڕێک نەخراوە و لە چوارچێوەیەکی باش با بڵێن کاروبارەکان و پێدانی بودجەت و ئەمانە بەگشتی ئەنی ڕێک نەخراون کە ڕێک نەخراون هەست بە نادادپەروەری ئەەکەی وەکو هەموو کایەکانی تر بۆ سینەما ئەبێ ڕێکخرێت دەبێ زۆر بە خێرایی ڕێکخرێت لە هەموو ئاستەکە هەم ئاستی دەوڵەت ئەبێ بچە بە ئاستێکی بیرکردنەوەیکی جوانی بۆ هەبێ بۆ سینەما دەبێت کاروبارەکانی سینەما ڕێکخاوەکو وتم چکە سینەما ئامرازێکی گەورە و باڵایە هەمیش دەبێ هونەرمەندان ڕاستەکەی لەسەر ئاستی تاک ئیشی زۆرەکرێ ماندووبوونی زۆرە ینی هەموو هونەرمەندێک کە فیلمێک دروست دەکات بەڕاستی ئەبێ بچی دەستخۆشی لێ بکەیت چونکە بەڕاستی قوربانی ئەدا بە زۆر شت اینجا فیلمێک دروست دەکاتن کاکەریمەوە کە ئەمڕۆ دەیەوێت لە ڕێی ئەم سێ کورتە فیلمەوە پەیامێکی فەلسەفی بە بینەران و ئامادەبوانی نێوهۆڵەکە بگەێنە من لەلای من فیلم ئەوکو ناوەکەشمانە ناوە سینەما و بیرکردنەوە یان بینین و بیرکردنەوە یان تەماشا و تێڕامان یعنی سینەما ئەبێت تێڕامانێک لا دروستکە ئەس ئەو فیلمانە ئەبێ شتێک لا دروستکە ئەبێ یەک تۆز هەیەجانێک بداتێ بۆ ئاوایە یعنی سەرڕای ئەوەی کە سینەما ستاتیکایە چێژە جوانیە جۆرێک لە ئەوەی دەرونی بە ئینسانە بەخشێک کە تێکە فیلمێکە بینێ بام لەگەڵ ئەوە شابڕاستی دەبێ هەڵوێستەیەک دروستکە هیوادارم کە هەڵوێستە دروست بێ هیوادارم فیلمەکان بتوانێت کە دیالۆگ لای خەڵک دروستکە هیوادارم کە بڵێن ئەها شتێکی جیاوازتر پێشکەش کردو هیوادارم کە هەموو ئەمانە هیوادار من چکە ئەیهێڵمەوە بۆ خەڵک من بڕیاردەر نیم من لێرە ئەوەی کە تواناما بێ ئیشەکەم بڕیاردەر بینەران و خەڵکم خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز سینەماکار کاکەریمۆ غەفور ئاکام پاشکەمێکی تر ئەم ئێوارە هونەریە بەسێ کورتە فیلمی جیاواز و خوێندنەوەی بەرهەم و نووسینەکانی سینەماکار کەریمۆ غەفور لێرە بەڕێوە دەچێت لێرە ژمارەیەکی زۆر لە سینەماکاران و هونەرمەندان و ڕۆژەبیران ئامادەیان هەیە تا بتوانن بینەری هەر سێ فیلم و ئەو نووسین و بڵاوکراوانەی هونەرمەند کەریمۆ غەفور بن. هاوکارم ڕێژن لە سلێمانی سوپاس بۆ تۆ هونەرمەند کەریمۆ غەفور.